سڵاتانی بێ بەڕێزان دوێنێ لە قەزای چەمچەماڵ منداڵێکی تەمەنیەکمان گیانی لەدەستدا و بەوتەی کەس و کارەکەی و هەروەها پزیشکێکیش بەهۆی سەرماوە ڕق بۆتەوە و گیانی لەدەستداوە. دیارە منداڵەکە ناوی نێرگەس محەممەدە کە تەمەنی 35 ڕۆژە کە بەوتەی باوکی بەهۆی سەرماوە منداڵەکەی ڕق بۆتەوە و ئەو شەوەی کە کچەکەیان گیانی لەدەستداوە لە ماڵەکەیاندا نەوتیان نەبووە تا خۆیان پێگەرم بکەنەوە. دیارە ئەمە هۆکارەکە لە ڕێگەی باوکەوە ئەم لێدوانە درراوە. دوای بڵاونەوەی ئەم هەواڵە دیارە کاردانەوەی جیاجای بەشێک لە هاوڵاتیانی لێکەوتەوە. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش لە پەرلەمانی کوردستان داوا دەکات لە ساڵێکدا 4 بەرمیل نەوت بەسەر هاوڵاتیاندا دابش بکرێت. هەروەها بەشێک لە هاوڵاتیان لە ماپەڕی یاخود لە تۆری کۆمەڵایەتی فەیسبوک بەتایبەت باسی نیگەرانی خۆیان دەربڕیوە لە بەرامبەر گیانە دەستدانی ئەم منداڵە و بەوتەی کەسوکارەکەی کە بەهۆی ئەوەیە کە نەوتیان نەبووە ڕق بۆتەوە لە سەرمایە گیانی لەدەستداوە. هاوکات فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان لە بەیاننامەیەکدا داوای کردووە لەلایەنە بەرپرسەکان کە بە خێرایی بەدەم ئەو خێزانەوە بچن و هاوکاریە بکەن. ئەمە لە کاتێکدا کە چەند زانیاریکی ترمان دەستکەوتووە لە ئێستادا بۆ ئەوەی زانیێرەکان زیاتر بخینە ڕوو دەچینە لای تارق ڕەشید کە قایمقامی قەزای چەمچەماڵە. سڵاو لەبێ کاک تاریق. سڵاو قوربان. زۆر سپاس کاک تاریق. ئەگەر ئەو وردەکاری و ئەو زانیارانی کە لای جەنابتانە بیخەیتە ڕوو فەرموو. بەڵێ من دیارە دوێنێ ئەو هەواڵەم بیست شتێکی زۆر تازە بوو بە نسبەت ئێمەوە کە دوێنێ لە دەوام بووینە شتیوا ڕووی نەداوە پاشان شەو لە ئەعلامەکان بڵاو کرایەوە بڵاوبووە ئەمڕۆ سەردانی ئەو خێزانەمان کرد. من پێم خۆشە لە سەرەتادا باسێکی بژێوی ئەو خێزانە بکەم. بەڵێ فەرموو. باسێکی حاڵەتی تەندروستی ئەو ژن و پیاوە بکەم. دیارە ئەو خێزانە ئێستاکە لە چاودێری کۆمەڵایەتی دوو موچیان هەیە و هەروەها موچێکی کەشیان هەیە. نزیکەی ئەوەی باسی لێوە ئەکرا نزیکەی ملیۆنێک دینار موچەی ئەو دوو کەسەیە و دوو کۆبوونی خواردەمەنیان هەیە کە ئەوان ئەتوانن بەردەوام نەوتی پێوەربگرن و ئەو شەوەشی کە مناڵەکەیان گیانی لەدەستداوە نیو بەرمیل نەوت لە ماڵیانە بووە. یعنی هۆکاری ئەم شتە تەنها ئەوە بووە کە ئەمە لە ڕووی دەرونیەوە ئەم دایک و باوکە تەواو نین ناتوانن مناڵەکەیان بەباشی بەخێو بکەن و هەروەها لە هەمووشی گرنگتر ئەو دایک و باوکە لە خانوویەکی حکومیە ئەژێر بەبێ بەرامبەر لەژێر چاودێری بەڕێبەراتی چاودێری کۆمەڵایەتی چەمچەماڵە و ئەو مناڵە دوای ئەوەی تاکیدمان لە دایک کردەوە ئەوە دیارە بە نەخۆشی هەر بە نەخۆشیەوە لە دایک بووە لە شیبرینی پێوە بووە کە لە دایک بووە و لە کاتی مردنەکەشە لە ماڵەوە نەمردووە تاکو وەکو باسەکرا ڕق بووەتەوە و بەڵکو گەیشتووەتە نەخۆشخانە لە نەخۆشخانە گیانی لەدەستداوە و هەر بەسکماچی نقصان بووە ئەو مناڵە و ئەو برادرەشی کە وەکو دکتۆرێک وەکو پزیشکە بەڵێ ئەوە معاون طبیە 2 ساڵە تاعین بووە وەکو دکتۆرێک ناوبرا ئەو هیچ پەیوەندیەکی بۆ مۆزوعۆ نەبوو بەڵکو دکتۆری مقیم لەوێ دەوامی کرد. ئەمانە بەڕاستی پەلەیەکرا لە بڵاوکردنەوەی ئەو هەواڵە پاشان ئەمەسی ئەو مناڵە 33 ڕۆژیاوە پێش 8 ڕۆژش ئەوە بڵندانی لەدەستداوە ئەو مناڵە. کەواتە کاک تاریق هۆکاری مردنەکەی چی بووە؟ سەرما بووە؟ نەخێر هۆکاری مردنەکەی نەخۆشی بووە وەکو باسم کرد نوقسان بووە ئەو مناڵە. سێ پەنجەی دەستی نەبووە مەسەن برین بە لەشێوە بووە پاشان وەکو باسێکن دایکی بە کۆڵانەکانە گێڕایەتی دایکی لە ڕووی دەرونیەوە تەواو نییە باوکی هەروەها بەو شێوەیە. کاک تاریق لە لێدوانی ئەو کەسە ئەم وەکو پزیشکێ خۆی ناساندووە بۆ پامێرەکەی NRT و لێدوانەکەشی وەکو پزیشکێ بووە تەنانەت باس لە پشکنینی پزیشکیش دەکات لە لێدوانەکەی. بەڵێ کاک ئەوە هەروەها کاک تاریق ئەو قسەیشی کە ئەو کردوێتی دەڵێت 5 کاتژمێر پێش ئەوەی بیهێنن بۆ خەستەخانە گیانی لەدەستداوە بەهۆی سەرماوە خۆی دەڵێت. نەخێر ئەمڕۆ ئەگەر تەماشا بکەن ئەمڕۆ لە کەناڵی پەیام و لە کەناڵی گەلی کوردستان پۆزیشی هێناوەتەوە ئەو معلوماتی ڕاست کردووەتەوە کە ئەو بەو شێوەیە قسەی نەکردووە بەڵکو کەناڵی NRT کە داوایان لێکردووە ئەوە وەکو کارێکی خێرخوازی ئەوە بڵاو بکرێتەوە وەکو عەطفی خەڵکی بجوڵێ بۆ هاوکاریکردن نەوەکووە وەکو کارێکی طبی دوایی ئەڵێ من
پزیشک نیم من معاون طبیەکەم دوای پاشان لە کاتی دەوام نەهاتون بۆ لام لە سەیدەلەیەکە تووشم بوونەوە ئەو قسانم کردووە. کەواتە کاک تاریق ئێوە وەکو ئەو لێکۆڵینەوە پزیشکیی کە کراوە بۆ ئەو منداڵە خستوتانەتە ڕوو کە ئەمە بەهۆی سەرماوە نەمردووە یان دەیخەنە ڕوو؟ نەخێر ئەوە بەهۆی سەرماوە نەمردووە و من تەکیدم لە پزیشکەکە مەبەستم ئەنجامی پشکنینەکە دەیخەنە ڕوو؟ ئەوە کارێکی طبیە من ئەوە باسی قسەی دکتۆرەکانە بۆکەم کە ئەوشەوە خەفەر بوونە ئەڵێ بە هیچ شێوە ئێمە ناتوانین لە طبعاتیش تەشخیصی ئەوە بکەین کە کەسێکەمە بە سەرما گیانی لە دەستدا بێت لە جگە لەوەش مناڵەکە لە نەخۆشخانە گیانی لە دەستداوە واتا بە باوشی دایکیەوە بووە تاکو گەیشتووەتە خەستەخانە ئەمە مانای سەرمان نییە پاشان ئەو ماڵە سۆبەی لێ بووە جگە لەوە نیو بەرمیلنەوت لە حەوشەکەیە بووە کە بە چای خۆمان بینیمان و پەیامنێری کەناڵەکانیش بینیانە بە چای خۆیان لەبەر ئەوە ئەمە بە سەرمان نەمردووە. کەواتە کاکتەر نەخۆشی دایک و باوکی ئەو منداڵە چی بووە؟ وەک خۆتەڵی لە چاودێری کۆمەڵاتی موچیان هەیە؟ بەڵێ ئەگەر لە ڕووی بریەوە تەماشاوکە ژنێک نزیکەی لە 45 ساڵ بەسەرەوە یان پیاوێک تەمەنی 65 ساڵ بەسەرەوە بێگومان ئەو مناڵانە ئەوان خۆیان بەدخۆراکن چ تەمەنێکی گەورەیان هەیە ئەوە لە ڕووی طبیەوە کە ئەو مناڵانە بێگومان نقصان دەرەچن جگە لەوەش ئەو دایکی خۆی باسی ئەوەکە کە مناڵەکە کە لە دایک بووە بە نقصانی لە دایک بووە ئەوەیە جگە لەوەش بەڕاستی ئەمە 2006 ئەمە هاوسەرگیریان بەستووە ئەبواە من پرسیارم لێکردن ئایا لە کاتی هاوسەرگیریتانە داوای پشتگیری تەندروستیان لە ئێوە کردووە کە ئێوە بۆ یەک شیاوتیان نەخێر ئێمە بە هیچ شێوێ داوامان لێ نەکراوە. کەواتە کاک تاریق زۆر لە بەشداربووان ئێستا لە بەرنامەکەیە لەسەر تۆری کۆمەڵایەتی فێسبوک چاوەڕوانی وەڵامی زۆر لە پرسیارەکان کەواتە بەڵگە هەیە کە ئەم دوو کەسە نەخۆشن و هەروەها موچەکەیان چۆنە لە چاودێری کۆمەڵایەتی چەنە؟ بەڵێ لە چاودێری کۆمەڵایەتی لا ئێمە یەکێکیان 150,000 دینارە وەکو پیاوەکە و هەروەها ژنەکەش بە هەمان شێوە و ژنەکەش باسێکە 600,000 دیناری موچەی شەهیدانی هەولێر باسی دەکەن یان وایە و بەڵگەی ئەوەی کە ئەمانە نەخۆشن چییە؟ بەڵگەی ئەوانەی کە نەخۆشن هەموو خەڵکی چەمچەماڵ ئەیزانێ ئەوە کە نەخۆشە ئەو ژنە خێزانی یەکێکی کە بووە لەبەر هۆکاری دەرونی جیابوونەتەوە پاشان هاوسەرگیری کردووە لەگەڵ کەسێکی کەیە بەڵام ئەمە بەڕاستی من لە چاپێکوتنەکانی کەشە باسێکم ئەمە نەتیجەی ئەنجامی ئەو دیادە درێوانەی کۆمەلگای کوردەوادیە کە یەکێک نەخۆشە بێ ئەڵێنێکی کە نەخۆشە ئەمانە بە یەک بگەێنرێت یان بەو شێوەیە یەکێک کێرە وڵا کچێکی کێری شێ باشە ئەمانە مناڵیانە بێ ئەو مناڵانە باجی ئەم نەخۆشی و ئەو کەمەندامی دایک و باوکێک موچەی ئەوان 150,000 دینار لە چاودێری کۆمەڵاتی بۆ 3 مانگە ئەمانیش وایە یان ئەو 600,000 چییە کە باسەکەی؟ قوربان ئەو 600,000 باسێکم ئەوە لە شەهیدانە لە هەولێر یەکێکیان کە بە ناوی ژنەکەوەیە لە شەیدانی هەولێرە 200,000 هەیە لە چەمچەما نزیکەی ملیۆنێ دینار وەرەگرن ئەمانە بۆ لە شەهیدان وەری دەگرن کاک تاریق کەسیان شەهیدە؟ خوشکی شەهیدێکە بەڵێ کەواتە کاک تاریق ئێوە نازانم زانێرەکان تەواو نین بۆ تا ئێستا لەسەر ئەم خێزانە بۆ ڕێگە دەدرێت مناڵیان ئاوە نەخۆش بێەوە خۆیان ئەگەر بەڵگەی پزیشکی هەبێ لەسەر ئەوەی کە نەخۆشن بۆ ڕێگە دەدرێت منداڵ بەخێوکەن لە ماڵێکدا کە بۆ شوێ لەوێنەکانە بینیمان وە خۆتەڵی بینایەکی حکومیە چاودێری کۆمەڵاتی چی بۆ کردون لەوەیە پێم وابێت تەوەرەکەش ئەگۆڕێ بۆ لایەنێکی کۆمەڵایەتی وەکو کێشەیەکی کۆمەڵاتی ئەم خێزانە بۆ تا ئێستا گرفتەکەیان ئاوایە لە چەمچەماڵ. بەڵێ قوربان ئەمە وەکو باسم کرد ئەمە من ئەژێڕمەوە بۆ دادگای چەمچەماڵ و بۆ ئەو مەلای کەمارەی بڕیون ئەوە کە دوو کەس لە ڕووی دەرونیەوە کە تەواو نەبن پێویست ناکە ئەمانە بە یەک بگەێنرێن ئەوە نەتیجەکەیەتی مۆزوعەکان زۆر واضحە کە ئەڵین لە ڕووی دەرونیەوە کە ئەوانە ژنەکە جارێکی کە مەسەرەن جیا بووەتەوە لە مێدێکیکە لەسەر ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە تەواو نییە پاشان جارێککە لە ساڵی 2006 ئەمە لە دادگای چەمچەماڵ هاوسەرگیری بۆ کراوە لە مانگی 2006
ئەمەیە کێشەکە لێرەوە سەرچاوە ئەگرێ کێشەکە ئەبایە ئەوە نەکرایە ئەبایە پشتگیری پزیشکی هەبایە کە ئایا ئەمانە شیاون یان نا. کەواتە کاک تارق تۆ وەکو قایمقامی قەزای چۆن شمال کێ بە کەم تەرخەمە زانی چاودێری کۆمەڵایەتیە کە تا ئێستا ئاگای لە خێزانێکی ئاوانیە یان لایەنێکی پەیوەندیداری ترە ڕێکخراوێکە ڕێکخراوێکی تایبەت بە منداڵ کە خێزانێک بەو شێوە لە خانوویکی ئاوایە ژیان بەسەر ببەن کێ بەرپرسەلەوە کێ کەم تەرخەمە؟ قوربان کەم تەرخەمەکە لە چیایە کە من وتم با کەم تەرخەمەکە لەوەیە ئەسڵەن ئەو خەڵکانەی کە هۆکار بوونە بۆ ئەو هاوسەرگیریە ئەو دادگایی کە هۆکار بووە بۆ ئەو هاوسەرگیریە کە تۆ کەسێک لە ڕووی دەرونی ئەوە حاڵی بێت بێگومان هیچ سەقافەیەکی جنسی لا نییە تاکو بزانێ ئەمە چۆن ئیمتناعی ئەوە بکات چۆن مناڵی نەبێ و چۆن یا مناڵیشی بوو چۆن مناڵەکەی بەخێ بکە ئەوەیە سەبەبەکە. بەڵێ تارق ڕەشید قایمقامی قەزای چۆن شمال سپاس بۆ زانیاریەکان زۆر سپاس. بەڵێ یەکەم پەیوەندیمان ئاڵێخان لە سلێمانی. سڵاو لەبێ ئاڵێخان فەرموو. زۆر سپاس کاکسوان ئێوارە باش. زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. بەڕاستی زۆر بەجاخۆ بۆ ڕووداوی کە ڕوویا بوو. ئێستا کاک تاریق لە قسەکانی ئاماژی بۆ کرد ساڵێ گوایە ئەو دایک و باوکە باری دەرونیان سەواو نییە من قەت لەگەڵ ئەوەیانی باشە ئەگەر باری دەرونی ئەو دایک و باوکە سەواو نییە بە چۆن توانیوێتی ئەو مناڵیکە پەروەردە بکات و بەخێوی بکە یاخود ئەڵێ مەعاشیان هەیە ئاڵێخان مەڵێ مەعاشەکان ملیێنێکە. بەڵێ ئاڵێخان بۆ ئەوی ڕوون بێتەوە ئێمە لە سەرەتاوە باسمان لەو زانیاریانە کرد کە پەیامێری NRT دەستی کەوتەوە لە راپۆرتەکەشە ئێوەش بینیتان. بەڵام ئێستا تەورەکە گۆڕاوە کاک تاریق دەڵێت پشکنینی پزیشکی هەیە پزیشکەکان دەڵێن ئەمانە نەخۆشن نەخۆشی دەرونیان هەیە وەک خۆی ئەڵێ دیارە قسەکەی ئەو وایە کەواتە ئەمە زۆر پرسیارمان خستە ڕووس بۆ کاک تاریق بۆ پێتوایەک و هاوڵاتیەک بۆ ئەمە ڕێگە درراوەکە خێزانێک بەم شێوەیە بژین لایەنی پەیوەندیدار لەکوێ بووە؟ وڵی لایەنی پەیوەندیدار هەموو کاتێک خەوتووە هیچ کاتێک خەبەری نابێتەوە ئەگەر خەبەری بێتەوە هەزارەهای وەکو ئەو خێزانە هەیە کە ئەو کەم دەرامەتە توانای ئەوەی نیە بەڵام لە ڕووی نابێتە سەر کەناڵەکانی ڕاگەاندن لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە دەربکەوێت یاخود ئەڵێ مەعاشی ملیۆنێکی هەیە باش ئەگەر کەسێک مەعاشی ملیۆنێکی هەبێت نانە ڕقەکانتان بینی لە کەناڵەکانەوە کە شانیە یاخود ئەقلی ئەوەی پێ ناشتێ کە دەبێنەوت کڕێ مناڵەکەی ڕق نەبێتەوە لە سەرمایە بمرێ بۆیە هەمووی هۆکارەکەی حکومەتە حکومەت قەت ئاگەی لە فەقیر و هەژار نییە قەت بەتەنگ دڵی فەقیر و هەژارەوە نایە لەتەو دزیکردنی خۆیان و لەتەو پارێگیرفان پڕکردنی خۆیان ئاگیان لە هیچ فەقیرە و هەژارێک بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ ئاڵێخان لە سلێمانی گۆران لە چۆن شەماڵ ئەم کاتە باش زۆر سپاس دەکەم کاک گۆران. بەڵێ کاک گۆران سەبارەت بەو بابەتەی کە ئەمڕۆ بەنامەکەتان لەسەری کردووە ئێمە خۆمان لە نزیکەوە ئاگادارین لێو بابەتە سۆم بووەوە هەندێک کەناڵی ڕاگەاندنی یاخود هەندێک کۆمنت و سنووسا لەسەر فەیسبوک بۆ ئەناڵێنە ماڵە معاشێکی وا زۆریان لێوە چۆن ئاگادارن کاک گۆران نازانم شتانە کاک گۆران چۆن ئاگادارن ئێوە لەوەتی و راپۆرتە و ئەو کەناڵی ناسی و راپۆرتەی بڵاو کردێتەوە ئەنجا خەڵک خێرخواستی بۆیان بردۆنەوت یعنی بۆ بردووە شە خەڵگەڵێن بەرمیلێ نۆت لە ماڵیان هەیە و سۆپیان ئێوە گشتی خەڵکی خێرخواز لەم کاتەی کە راپۆرتەکە دابەزیوە. کاک گۆران ئێوە چۆن ئاگادارن لە دۆخی ئەو خێزانە؟ ئێمە کە دوایەوەی کە ئەو راپۆرتە دابەزی ڕاستەخۆ خۆمان چوینێتە ماڵیان و ئاگاداری ئەو مۆزوعین ئێمە یەکەم کەس کە بە پرسیار دەزانین لە مۆزوعە دایرەی چاودێری کۆمەڵایەتیە لەبەرەوەی نەیتوانیوە حەقوایە ئەو پیرروپەکەوتانە هەر ئەوانین ئەو ریزە ماڵی با بڵێن ئەو گەڕەکەی ئەوانی لێن چەنەها ماڵی وای لێ حەقوای هەمووی کۆ بکرێتەوە لە شوێنێک ئەو خزمەتیان بکرێت نەک کە حاڵەتێکی ناخوازا و ڕۆدا ئەنجا بچن بەلایەنەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ هاوڕێ لە چۆن شەماڵ ئەگەم لێ بەڵێ کاک هاوڕێ فەرموو ئەم کاتۆ باش برا زۆر سپاس دەکەم دەستخۆشی لێکم بۆ تەوەری بەرنامەکە زۆر سپاس دەکەم کاک هاوڕێ سپاس بەڕێزی براکەم بەڕاستی ئەو حاڵی ئەو خێزانە کەی بینی لەم شارەکەی ئەمەیە بەڕاستی ئێستا بەڕێز قایمقامیش کۆمەڵێک زانیاریدا لەبارەی ئەو خێزانەمە حەزەکەم کۆمەڵە ڕاستکردنەوە بدەم لەسەرەوە. یەکەم هەموو کەسێک سێری ئەو حاڵی ئەو خێزانە بکە ئەزانێ ئەوە داهاتی ملیۆنێکیان نییە بۆ نمونە هاچ خێزانێک داهاتی مانگانی ملیۆنێک لێوە حاڵەکەی نابێت تێوی
دوایەوە ئەم بۆ منە بەڕێز قامقام کۆمەڵە شتەڵێ لەسەر ئەم خێزانە کە بۆ منە بەو شێوەیەن بۆ منە کێشەیەوەیان هەیە کێشە یا کۆمەڵەشت مخۆم کەم تا زۆرێک ئەو مێردی ئەو هینا ناسم ئەو ژنەت کەم تا زۆرێک بیر و نزیک ئەو شتم بینیەوە ئەزانم لە چه حاڵەکە لە چینەکە بەڕاستی و معلوماتانی کە بەڕێز قامقامدا ڕێزمێ بۆ مقسەکانی بەڵام سەدا هەشتای معلوماتەکان یاخود زانێرەکان پێشانە درا بەڕاستی کاک تاریخ دەڵێت کاک تاریخ دەڵێ ئەوان موچەی چاودێری کۆمەڵاتیان هەیە و موچەی 600,000یان هەیە دەڵێت ئافرەتەکە لە وەزاتی شەهیدان کە خوشکی شەهیدە من وەخۆوە لەگەڵەوەیانیم بەڵام من پرسیار لە هەموو ئەو بینەرانە شەکەم ئەو حاڵەش کەیەوە و تەسویری و خێزانەتان کردووەوە وەڵە 300,000 دیناری کەی هەیە اینی شەهیدان 950,000 هەیە نازانم 600,000 کەی لە چۆن وا بێما کرێتە داهاتی ئەم خێزانە مانگانە لە سەر ملیۆنێکەوە ئەم لە سەر ملیۆنە مانگانە ئەوە حاڵەکەیە بێ یعنی پرسیار لە هەموو بینەران باوان خۆیان واقعی شتەکە لێک بنەوە نەکەوەی لە گوێبیستی یاخود بینەری قسەی کۆمەڵە کەس دنیا کۆمەڵە بەرپرس بن هەمیشە شتەکان بە ڕەنگا و ڕەنگی بە جوانیە دەن من بەڕاستی زۆر گلەیەکی تەواوەکەم لە بەرپرسانی ئەم شارە زۆر سپاس بۆکەن دەکەم زۆر باشە کاکاوڕێ بەگوێمە لە تێبینی کاک ئاکۆ زۆر سپاس بۆکەن دەکەم سپاس کاکاوڕێ بەڵێ ئاکۆ لە چەمچەماڵ فەرموو کاک ئاکۆ زۆر سپاس کاک ئاکۆ زۆر سپاس دەکەم بەڵێ بەڵێ حەسەن نازانم بەنامەکەس دەبڕی بەڕێگاوم لە تەلەڤیزیۆنێک ببینی بەڵام خۆت بەشدار بوو بەشدار بووە کاک ئاکۆ ئەگەر شوێنەکەت گۆڕی بە باشی گوێم لە دەنگت نییە بەڵێ زۆر لێم بڕێزم بەڵێ فەرموو تەورەکەتان لەسەر چی زەحمانەتی تەورەکە تایبەتە بە گیانە دەستدانی ئەو منداڵە کە دوێنێ لە چەمچەماڵ ڕوویدا بەڵێ بڕێزم ئەوە دیارە بۆی نەبوونی فەقری وا لێکرد بەڵام من ئەو پێشمەگەی باسی خۆمەکەم سەردەبوو پێشمەگانی کە ئەمڕۆ جاشتیدان بۆ کوردستان با بڵێن ئەگەر دەڕا بردووە سەرۆکی هەرێم لەگەڵ پەرلەمانتەری گۆڕاناکە مناقەشەی و گوایە بەڕێزیان دیفاع لە پێشمەرگەوەکەن بە ناوی ئەوەی کە بەڕێزێک بە پێشمەرگەوت و مەلیکتا بەڵام من بەو بەڕێزانە وڵم کە ئێستا لەسەر کورسی دەسەڵاتن ئەوەی ئەوان خۆیان تازە چیان کردو بۆ پێشمەرگا بۆیە نمونەکەی لەسەر ماڵەیەنم بۆ بەڕاستی ئێستا پێشمەرگا بە تایبەتی وەکو هێزەکانی 70 کە لە بری و کاتی کەسێکە و مەسایەتا بڕۆها بێجاران کە هێزی حەساب و هەموو مانگێک لەسەر 27 مانگە موشەی ئەو پێشمەرگانە هاوە بەڵام ئێستا لە وەرکی ئەو تێکەڵەوە بووە بەڵێ کاک ئاکۆ زۆر سپاس بۆ پێشەکەم زۆر سپاس بۆ کاک ئاکۆ لە چەمچەماڵ بەڵێ دیار لە چەمچەماڵ سڵاو لەبێ کاک دیار زۆر سپاس دەکەم کاک دیار دەستخۆشی تەوەرەکەتان لێگەم شتی زۆر سپاس دەکەم وەڵام من حەز دەکەم لەسەرەوە بابەتە شتێک بڵێم یعنی یەک پرسیارێک لە ئەو جەنابی قایمقام ئەو تخوا خۆیان نەتوانن لەو جێگایە لەو شوێنەیە بژیت چونکە ئەوەی کە بینێ هەمووی بەڕاستی دڵی بۆ پێوە ئەو گەڕەکیشی لێ و شوێنی کە ئەو ماڵی لێیە نەگەرە و ماڵە دوسێ ماڵیکەشی لێن هەمووی کەسی ئەوەیە کە زۆر تەواونی نەخۆشی دەرونیانەیە لەوانەیە تۆزەیانی نەخۆشی دەرونیانە بێ بەڵام بەو جۆرە نییە کە ئەم ماڵێکە مناڵیان بردۆ چونکە ئەو کچێکی کە ئەوە لەوانەیە تەمەنی لە 3 ساڵوانە ئەچێت ئەوی چۆن بەخێو کردووە اینجا ئەگەر نەخۆشی دەرونیان هەیە چۆن ئەو ناکەم کۆمەڵایەتیە چیەوە بۆ ئاگەی لەوانە نییە کە نەخۆشی دەرونیانێ شوێنیشان بۆ بکەنەوە ئاگیان لێ ئەبێ نەک لەوێ کە خەڵک خێران پێ بکات و ئەوان بەسەر بێت چونکە هەزارە هەیە وەکوان بڕۆژ ناکەم کە بەڵێ سپاس بۆ کاک دیار لە چەمچەماڵ بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک چەندین تێبینیمە بواتەوە دیارە ڕزگار سوبحی دەڵێت وڵاتی پەترۆڵ و منداڵیش دەمرن ئەمە تاوان هەروەها شەهێندوری دەڵێت دیارە ڕوودانی دیاردەیەکی بەم جۆرە کە دوێنێ ڕوویدا بەڕاستی جێگەی سەرسوورمان بوو بۆ ئێمە بۆیە داوا لە حکوومەت دەکەین دەڵێ کارەبا کێشەی کارەبا چاک بکەن و نەوت بدەن بە هاوڵاتیان بۆ ئەوەی ڕووداوی ئاوا دووبارە نەبێتەوە بەڵێ دایکی شانیا لە سلێمانی سڵاو لێ بێ فەرموو زۆر سپاس دەکەم پێشەکەی زۆر سپاس دەکەم بۆ تەوەری بەرنامەکە زۆر سپاس دەکەم دایکی شانیا وەڵایی نازانم چی بەم پرسانەی حکوومەتی کوردی بڵێ ئەوە هەر ئارە زۆر بۆ حکوومەتێکی ئاوا کە 20 ساڵ داهاتی هەبێ بوچەی ئاوا گەورەی هەبێ مناڵێکی ساوا لە برسا بمرێ وەڵایی دوێنێ ئێمە گریین
هەمومان گریان مناڵێکی زاوە دەمبی چییە ئاخرە بێ لە سەرما و دایک و باوکێکی ئاوا برسی هەبێ ئاخر زۆر عیبە وەڵا حەقە کە سوکا ئەگەر ئەوانیشین بن کە سوکاریان دعوا قەیدکەن لەسەر قایمقام چۆن تۆمە دەخاتە پاڵیان ئەڵێ ئەمانە ناتەواون ئەمانە شێتن چۆن ئاخر دیوە هەبێ نازانم چی من حکومەتە تاکەی ئاوڕە لە کەس و هینی خۆی نایەتەوە لە هاوڵاتیانی خۆی نایەتەوە لەوانەیە ئێستا هەر کوردستانی خۆمان بگەڕێی نەک عایلەیەکی وا هەزارەهای وای تیا بێ مقابل بە ملیارەها عیمارەکانی هەڵیانە فێنن هەمووی کەسی هیندانیان کە لەبەر ئەمە بەناوی فڵانەوەی بەڵام هەمووی مەسئولینە ئەم هەموو عیمارە گەورە گەورەیە بەچی هەمووی خوێنی ئەم میلەتە و پارەی ئەم میلەتەیە دوایەوە هەر ئاوە بۆی ئەڵێ خوشکی شەهیدە ئاوە بینی پاداشی خوشکی شەهیدە دێتەوە ئێجا دوای ئەڵێ ملیۆنێک وەرەگرێ ملیۆنێکی لەکوێ بوو فەقیرێکی وا ملیۆنێکی هەبێ زۆپایەکی بێ ڕاخەرێکی بێ لە کرێتی شاتوانێ بژی لە خانوێکی ڕێک و پێکە یان جلێکی ڕێک و پێکی هەبێ حەقا ئەو قایمقامە دەب لە کار کێشێتەوە ئیستیقالە سپاس بۆ دایکی شانیار لە سلێمانی بەڵێ هاوسەنگ لە سلێمانی بەڵێ کاک هاوسەنگ زۆر سپاس دەکەم بەڵێ فەرموو دەستخۆشی لە تۆری بەرنامەکە دەکەم زۆر سپاس دەکەم بەڕاستی شەرمە لەم ئەسڕەیە ئەم هەموو ئاسانکاریە هەیە لە گەیاندنا ببینین ماڵێک مناڵەکەیان دەستی سێ ڕۆژە شتێکی وا پێما بێ لە دایک بۆ گیان لە دەست بە ئەمە حەتون و ئابڕوتوونی ئەم حکومەتە گەندەڵە هیچ نەزان و ئاسنزم و بێشعورەیە کە ئاوا هەر سێری حاڵ و وەزعی ئەوان کە ئازانەیە کاک هاوسەنگ تکایە با قسەکان بەردەوام بە بەڵام بەبێ ئەوەی ئەو شانە بەکاربهێنی بەرامبەر بە هیچ کەسێک بۆ ئەوەی لەسەر بابەتەکە قسە بکەی وەڕەخنەی خۆت بگەێنە هەر چۆنێک دەگەێنی بەڵام تکایە با ئەو شانە بەکار نهێنین بەڵێ فەرموو بەڵام نفسی ئینسانێک گرنگترە لە هەموو ئەم قسانە ئەم قسانە زۆر کەمن بەرامبەر بە حکومەتێک کە ئاگای لە میلەتەکەی خۆی نەبێ کە پشتی لە میلەتەکەی کردووە کە ئەم هەموو پاساوە بێ بنەمایانە هێنێتەوانێ لە بنازان چۆن لە ڕویانێ ڕوویەکی زۆر قایمیان هەیە داڕەزینە بۆ ئەوان حەقە هەر لە حکوم بێنە خوارەوانێ ئیشیان چی ئەوان کە ئاوا هاوڵاتیان ئەو هەموو گلەییان هەبێت باشە داناوەشێن کاکەی تۆزێ بە خۆیان ناسنەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت دەستی یارمەتیان بۆ درێژکەن زۆر سپاس بۆ کاک هاوسەنگ لە سلێمانی کۆسرەت لە کەرکووک سڵاو لەبێ کاک کۆسرەت فەرموو سڵاو دەتۆر چۆنی بەڕێز دەکەم زۆر سپاس دەکەم باشی بە قوربان زۆر سپاس بەڵێ هیوادارم پێشەکی وا پێ نەگەی کە بڵێ دیفاع لە حکومەتەکە یان دیفاع لەو ماڵاکە ڕێز بۆ قوربانەیەکە لە سەمسەماڵی شۆ تەلەفۆنیان ئێمە باسی ئەوە ناکەین ئێمە تەداخلی ڕای ئێوەش ناکەین بەڵام هیوادارم هەمووتان کە پەیوەندیەکەن وشەیەک هیچ وشەیەک بەرامبەر بە هیچ کەسێک وشەیەکی نەشا بەکار نهێنن بۆ ئەوەی ڕەخنە دەگرێت ئێمە ڕێگەمان داوە قسەکانی خۆتان وەکو خۆی بگات فەرموو کاک کۆسرەت زۆر ڕاستە بەس ئێمە بە حەقیقەتەکان باسکەین برا جوانەکە من یەک شتێکت بۆ باس دەکەم من ئامۆزایەکی ئەو کوڕە من لەگەڵ خۆما دەوامەکە کە زۆر ویستم بۆ دەسەر خەدوتی وەڵی لە ڕووم نایە و بۆم نایە قسە بکەم کە لەگەڵ ئەو بەڕێزەیە قسە بکەم من ئەو ئافرەتە ئەسڵان هەر خێزانی ئەو زەلامە هەر نییە ئەو مێردێتریە بۆ ئەو مناڵە خوشکی کەوتی ئەو مناڵی چۆن پەروەردە کردووە ئەو کچێک کە پەروەردە بوو لە پیاوێتەوە بەڵام ئیتر باس حاڵە بێ و لەوانەیە کێشەی منتونە بێ ئەم ئافرەتە ئێستا لەگەڵ ئەو پیاوەیە ژیانە باتە سەر ئەم مناڵە تازیان لەو ئەگەر تێگەیشتبێت لە سەرەتای بەرنامەکەەوە ئێمە باسمان لەو نەکردووە کە ئەم مناڵە مردنەکەی چۆن بۆ چی بووە ئێمە تەنها من تەنانەت بە کاک تارێق ڕەشید وت کە ئەو قایمقامە باسی ئەوم کردووە کاک کۆسەر ئێمە وتمان ژیانی خێزانێک بەم شێوەیە کە هەر یەکی و زانیاریەک مەیاتێ لەسەر ژیانیان بۆ ئاوایە کێ بەرپرسە مەبەستم ئەوە بوو بەڵێ گوێ لە برای خۆڕ ڕاگرە من شتێکت پێڵێم بۆ خەزی قسەکانی کاک تارق تا ڕادێ من ئاگادارم ئەو ئافرەتە مەعاشێکی 500,000 شەیدانی براکەی وەری ئەگرێ ئەمە تا ڕادێ ئاگام لێ 3 مانگجارێ مەعاشی وەرەگرێ تقریبی 130,000 بۆ 700,000 من ئەمە حقیقەتەکە بۆت باسەکەم بەزەکەی تەمەنای ئەوە مەکردکە ئەنارتی ئەو تەسویرەشی کرد ئەو بەرمی لە نەوتێ ئەو نیوە بەرمی لە ئەم ئامۆزای چوێ ئەوتی بزانمە حقیقەتە دوێنە شەو ئێمە ئیزنماندا من ئێستاش کە تەلەفۆنت بۆکەم لە دەوامەوە تەلەفۆنت بۆکەم تەمەنای ئەوەکەم بەرمی لە نەوتەکەشی بگردا بزانم پێش ئەوە بوو یان دوای ئەوە خەڵکی بۆینە جا مەقسەدم لەمە ئێم بە حقیقەتەکان باسکەین ڕاستە
حکومەتە تا بڵێ مەسەد یارمەتی خەڵک نادا هاوکاری خەڵک ناکە بەس با ئێمەوەی حقیقەتە لە ڕێ ئەم کەناڵە جوانەوە کە بێلایەنێمە حقیقەتەکان دەکەنیتەوە زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵام محەممەد لە ڕێکان بەڵە فەرموو کاک محەممەد سڵاو لێبێ فەرموو. بەڵێ دیارە پەیوەندێکی ئامادە نیە دەچینە سەر سترنجەکانی تۆری کۆمەڵایەتی فەیسبوک دێرین هەولێری دەڵێت براکەم وەڵا زۆر عیبە بۆ حکوومەتی هەرێم لە وڵاتی نەوت ئەژین و دنیا هەموو بە نەوتی عراق و وڵاتانی کەندا و کەچی خەڵکی عراق لە سەرمایە ڕق ئەبنەوە ژیار قادر دەڵێت بەڕێزم ئەکرا لە کەناڵەکەتان لەم بەرەمەدا بەڕاستی و دروستی گیانە دەزانی ئەم منداڵە بۆ خەڵک ڕوون بکرێتەوە. دیارە ئێمە چەندین زانیاری لەلایەن کاکتاریقەوە بە جۆری خرارە و لەلایەکی ترەوە ئەو زانیارانی کە لەبەر دەستمانە شێوەیەکی ترن هیوادارم بە دوواداچوونی زیاتر بکرێت بۆی بزانین هۆکاری مردنەکە چی بووە کە کاکتاریق دەڵێت پزیشکەکان دەڵێن ئەم منداڵە نەخۆش بووەوە مردووە لە بەرامبەردا بپی زانیارەکان کە دوێنێ ئەو پزیشکە بە ناوی پزیشکەوە دیارە ئەو لێدوانیدا بوو کەوتی ئەمە بەهۆی سەرماوە گیانی لەدەستدا بوو. بەڵێ بێستون لە سلێمانی سڵاو لێبێ کاک بێستون. کاکەم کاتە باش. زۆر سپاس دەکەم فەرموو. وڵی کاکە من تێناگەم کام هاتۆتە سەر شاشەی تەلەڤیزیۆن کۆمەڵێک قسەی بەریخیار دڵ حرمەت و ڕێز مابووی بەڵام ئەو ماڵە هەمومانەی بینین لە شاشەی تەلەڤیزیۆنەوە ئەو ماڵا گەر معاشەکەیان ملیۆنە دینار بێت معقولە ماڵەکان ڕاخەرێکی تیانە بێت دوایە بۆ بەڕاستی دروستی نایڵەن بڵێن لە وڵاتێکا کە ژێری هەمووی نەوتە مناڵێکی دوومانیان یان سێمانیان ڕاک ببێتەوە تۆمە دروستکردن بۆ ئافرەتێک داری دەرونی تەواوی کە تەنزانی داری دەرونی تەواویە شتەکەی چی چۆن بەخێو کردووە. بەڵێ من ئەوەندە قایمقام لەگەڵ حرمەت مابووی لەگەڵ ڕێز مابووی نێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن بە کۆمەڵێ قسەی بریقیارەوە لەبەرەی سەدەی بیستویەکە خەڵک کاغە بیستویە خوێنێتەوە قسەی بریقیار دەوری نییە. زۆر سپاس بۆ کاک بێستون لە سلێمانی سەنگەر جەلا دەڵێت گوناهم چییە هەژاری بووە بە هاوڕێی ژیانم برینێک نییە دەرمانێک ساڕێژی بکات گیانم وچانێک و دینەوە. بەردەوامی لەگەڵتان بەڕێزان بەڵێ کاروانمە لەگەڵدای لە شەمشە ماڵەوە بەڵێ کا کاروان ئەم کاتە باش بەڕێزم زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش دەستخۆشی بەرنامەکە دێکم زۆر سپاس کا کاروان بە بۆنەی تەوەرەشتەوە بەڕێزم لە ناحیەی چەندسەماڵ داوا لەو قایمقامی چەندسەماڵ و ئیدارەی چەندسەماڵەکەین لە ڕۆژە کارەبا هەیە لە بەیانی وەرتاوەکو سەعات 12 شەو ساعت 12 شەوەی بڕن هەتاوەکو بەیانی کارەبانی یعنی مەوگەوایە خۆڵکەنە چاوی خەڵکی. بەڵێ بەڵێ کاکەڕۆن گوێمان لێتە. براکەم ئەوە شتێکە ئاماژەم پێکرد لە بەیانی هەتاوەکو شەو درەنگ کارەبا هەیە بەڵێ لە شەویشەوە هەتاوەکو بەیانی کارەباکە ئەبڕن بەڵێ خەڵک لە شەوە پێویستی بە کارەبایە وەک لەوەی کە لە ڕۆژە یعنی ئەبێ لە ڕۆژە کارەباکە بڕن وەک لەوەی کە لە شەوە ئایبڕن یعنی مەوەگەوەیە کە لە شەوانە خۆڵەکە نەچاوی خەڵکی. بەڵێ سپاس بۆ پەیوەندێکت بەڵێ سپاس بۆ کاکاروان لە چەندشەماڵ بەڵێ سەناریا لە سلێمانی چۆنی کاکشانگیان باش زۆر سپاس دەکەم سەناریا خان بێ زەحمەت کاکشانگیان ئەو مناڵە ئەگەر ئەو ماڵە باری دەروێن یان ناتەواو بێت بەڵێ چۆن مناڵەکەیان ئەتوانن بەخێوکەن کە یەکێکی کەشیان هەیەوانە بەڵێ ئەمە وڵاتی نەوتە مناڵێک لە سەرمایە ڕق بێتەوانێ بە حکوومەتەکە ئەڵم ئەی باشە ئەی ئەم نەوتە بۆ چیەکە بۆ فەقیر و هەژار نییە گوناح نییە ئەگەر تۆ هەموو کەسێک جەرگی خۆی هەیە ئەگەر تۆ زێری جەرگی خۆ بکەی ئەزانی جەرگ چەند شیرینە ئەگەر بزانیت فەقیری چەند ناخۆشە ئەو ژنە مناڵەکەی هەڵەگەر ئەیبر بۆ ماڵێکی تر گەرمی بکاتەوە بەس کە تۆ فەقیر بووی باری دەرونیشت تێکەچێ خەڵک پێتەڵێ شێتە کە یەکێک پارەی پێ نەبوو خەڵک پێی ئەڵێ شێتە لە وڵاتەکەی ئێمە ئاوا سەیری فەقیر ئەکرێ تۆ طبعاً کە پارە و پێ نەبوو شت بکڕی بۆ مناڵەکە و کە پارە و پێ نەبوو نەوت بکڕی بکەیتە سۆپاکە و پێتەڵێن شێتە یەکێکیان من خۆمم دوو مناڵم هەیە هیچ مەعیشەتێکم نییە بڕوا بکە ڕۆژە بێتەوە ئەچم بۆ ئەم دایرە بۆ ئەو دایرە ئەڵم هینە تاعینم بکەن هیچ مەوریدێکم نییە بڕوا بکە ئەچن مناڵەکانی خۆم ئەچن دراوسەکانم بۆ سەیران ئەگرین بە دوایانە معی من ئەو معاناتی خۆمە باسیەکەم. بەڵێ سپاس بۆ پەیوەندێکت بەڵێ جوتیار لە کەرکووک بەڵێ کاک جوتیار کاک جوتیار لە کەرکووک کاک جوتیار فەرموو کاک جوتیار
بەڵێ سۆران لە چەند شەماڵ فەرمو کاک سۆران ئەم کات و باش زۆر سپاس دەکەم توانی بەخۆم باشی زۆر سپاس کاک سۆران دەستخۆشە و تەرۆتان لەکەم بەڕاستی شتێکی جوانە زۆر سپاس دەکەم من خۆم نزیکەوە ئاگاداری ئەو ماڵم دراوسی خۆمانە ئەو ماڵە خۆمەڵێکی ماڵ هەمویان بەکەوتن زۆربیان لە ڕووی نەفسیەوە تەواوین وەک پشتڕاستکردنەوەی قسەکانی کاک تاریخ بەڕێز قایم سمسەماڵ لە 95 قسەکانی ڕاستە من خۆم ئاگادارم بەڕاستی ئەو ماڵ تەنها ئێمە یەک لێکمانێ لە حکومەت لەلانی پەیوەندیدار شوێنێکی وایان نییە کە ژیانێکی باش تا بەرنەسەر خانووەکان هەمی بچووکە وەک بڵێ خانوێشی ئەوە نینکەوە کە ئینسان تیا بجێت و لە ڕووی ئەوەی کە مەرج تەندروستیتان نییە مەرجی ئەوەیتانە کە ئینسان تیا بجێت تەنها یەک ژوورێک و هەیوانەکانەیە ئەو ماڵە وەک بڵێ لە ڕووی مادی و مشکیلەیان نییە بەس لە ڕووی عەقلی و نەفسیەوە لە ڕووی ئەوەشەوەکەوە خانووەکان بخانوێکی وانی خۆتان لە بەرنامەکەش ئایبینن ئەگەر کەسێکی نفسیان تەواو بێ ئەگەر هەست بەوە بکات کە ئەم شتانە خراپە سەیری غازەکەیان بکە سەیری تەواقی غازەکان بکە سەیری کاک سۆران ئەگەر کاک سۆران ئەوەی سەبارەت بە موچەکە واتە ئەمان ئێستا ئەو موچەی وەردەگرن کە کاک تاریخ باسی دەکات من ئەو دراوسی خۆمان ئەو موچەی چۆن نەخۆشن ئەمانە چۆن نەخۆشن تۆ خۆت دەڵێ دراوسێتن لە ڕووی نەفسیەوە تەواوین هیچی مشکیلێکیان لە ڕووی مادی و هیچ عیبیان نییە من دراوسی خۆمانن زۆر بگرە زۆربەی دراوسەکان هاوکاریانەکەم بەڵام کاک سۆران تۆ نزیکی لیان پێت وایە بۆ ڕێگەیان پێدراوە کە منداڵ بەخێوکەن ئاوا کەس هاتووە سەرداریان کە سەر لایانی پەیوەندیدار بەڕاستی مەحکەمە لە وڵاتی ئێمە دەورێکی ئەوەی نییە کە بڵێن دوو کەس عەقلیان تەواو نەبێت یان کەسێکی بێت لە ڕووی مەرجی تەندروستی دەوازیانتیانە بێ ئەو شتانیانتیانە بێت ئەو شتە مەحکەمە لێ بەرپرسە بەڕاستیەکەی بە دەرەجە یەک بەڕاستی بە دەرەجە دووش ئەو کەسانی کە نزیکی ئەو دوو کەسن کەوا نەخۆشن زەواجیان کردووە بەڕاستی من دراوسیانم ئاگام لە حاڵشانەیە خەڵکی زۆر هاوکاریانەکە خەڵکی زۆر ئێتیمان پێدا خۆی لە ڕووی خواردنوشتەوە یعنی هیچ مشکلێشتە ئەوانەیە نییە بەڕاستیەکەی بەڵام لە ڕووی ئەوەی کە حکوومەت لانی پەیوەندیدار کە بەرپرسیار بێت لە ڕووی خانووەکانەوە خانووەکانە بچووکن بە کەڵکی ئەوە نایەن حکومیە خانووەکەیان خانوێکی باشیان بۆ دروست بکات کاک سۆران خانووەکەیان حکومیە خانووەکان ئەوە هین دەستگای کۆمەڵایی دایەتی وەختی خۆی تقریبا لە 96 بزانم 96 حکومت بانی دروست کردووە دەستگایەکی خەفازی بوو بەناوی دەستگای کۆمەڵایەتی ئەوە شتێکی ئاوا بوو بەیان دروستکردن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ جوتیار لە کەرکووک سڵاو لەبێ کاک جوتیار بەڵێ کاک شوانم کاتە باش زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەنامەکە لێرم کاک شوان زۆر سپاس کاک جوتیار بەڵێ بەڕاستی کاک شوان سەبارەت بۆتەوە لە بەڕاستی تەنەسۆزانێک نییە لەسم سەماڵە دەستگای حکومەت ئاڕێ لێ باکە و هاوکاریکەم دەیان خێزانی لەو شێوەیە لە شارەیە حکومەت کە پێویستە ئاڕێ لێ بداتەوە و خزمەت دایانوەتە بەڕاستی بەڵێ سەبارەت بۆی کاڵێ موچیانێ بڕاناکەم ئەگەر موچەی 600 موچەی بێ بڕاناکەمەوە ئەومان دەیبین لەسەر تاشە تەلەڤیزیۆنەوە بەڕاستی ئەو بۆ شێوەیە نیە دەڵێ خوشکی شەیدا خوشکی شەیدێ بەڕاستی دەبێ ئاوی ماڵەکەی بەڵێ بەڵێ سپاس بۆ پێوەندەکەت زۆر سپاس بۆ کاک جوتیار لە کەرکووک سپاس بۆ پەیوەندەکەت چالاک حەمەعەلی لە سەرۆڵی کۆمەڵایەتی فیسبوک دەڵێت ئەمە کارەساتە و دەڵێت پەیامێکە لەلایەن دەسەڵاتدارانەوە بۆ نەوەکانمان کە ئەوان زۆر بێ باکانە ئەومان پێ دەڵێن جگە لە منداڵانی خۆیان مناڵ و ڕۆڵەی کەسی تریان بەلاوە گرنگ نییە ئەومان پێ دەڵێن کە مافی مرۆڤ و مافی منداڵ درۆیە وە خۆی دەڵێت ئەمە تێبینی چالاک حەمەعەلی بوو دووبارە دەچینەوە لای تارق ڕەشید کە قایمقامی قەزای چەمچەماڵە سڵاو لەبێ کاک تاریق کاک تاریق دووبارە سڵاو لێبێ زۆر سپاس بۆ دووبارە ئامادەبوونت کە قسەمان بۆ بکەین کاک تاریق با لەوە دەست پێ بکەین دیارە کاک سۆران کە دەڵێت ئێمە دراوسێی ئەو خێزانین و هەندێک لە زانیاریەکانی جەنابتی پشتڕاست کردەوە ئێوە کەواتە هەنگاوەکانی ئێوە چین بۆ چارەسەرکردنی کێشەی ئەم خێزانە من نەکو هەندێکی پشتڕاست کردووە من زۆر دڵنیام لە هەموو معلوماتەکانی خۆم ومن غەردش لە کەس ناکە مزاحدێک کەسش پێویست ناکە مزاحدە بەسەرمانەوە بکە خۆمان بە پرسەزانین بەرامبەر هەموو خەڵکی ڕۆژانەش چەندین خێزانی وادێ هاوکاریانەکەین لە ڕووی نەوتەوە لە هەر ڕوویەکەوە بێت دوای ئەو خێرخەزانن کە ڕوو ئەکەنە لای ئێمە تەنها ئەو کۆمەڵە ماڵەمان هەیە کە ئێمە ئەیان بین بە هاوکاریان بکەن
ئێمە وەکو ئەوەی لە ئێمە چەند لایەنێک مبادرەیان کردووە ژووریان بۆ دروستکەن یان ژیانیان باشکەن ئێمە ڕێگری نەبووینە لە هیچ کەسێ وەکو چاودێری کۆمەڵایەتیش ئێمە کار لەسەر ئەوەکەین کە ئەو مناڵی کە هەیەە بە جوانی بەخێوی بکەن چیتر محاولەی ئەوە بکرێ مناڵی کەیان نەبێ بەو شێوەیە بە نقصانی لەدایک بێ بەو شێوەیە تووشی ئەو گرفتە ببن. بەڵام کاک تارق لێکۆڵینەوە لەگەڵ ئەو لایەنانە چییە؟ بە هەموو ئەو برادرانە کات لێکەم هەر کەسێک ئەڵێ وانە چەمچەما زۆر دوور نییە لە سلێمانیەوە تەنها نیم ساعتە ئەتوانێت سەردانی ئەوێ بکە خۆی بە چاوی خۆی بە مناقەشە ئەو خەڵکانە ئەو دوو کەسە بدوێنێ بزان بە چ شێوە تەماشای حەوشەکەیان کە تەماشای ژوورەکەیان کە تەماشای ئەو شتانێکە من ناڵێن فەقیرن لە ڕووی مادیەوە بەڵام فەقیرن لە ڕووی عەقلیەوە ئەگەر بێت و هەموو داهاتی چەمچەماڵ بچێتە دەستی ئەو دوو شخصە ناتوانن خۆیانی پێ بەخێوکەن ناتوان ڕایەخێ بخۆیان بکڕن لە ژێری خۆیان. کەواتە هەر لەم قسەی جەنابەت کاک تارق بە دوواداچوونی ئێوە چییە بۆ ئەو کەسانەی کە ئەزانن کە بارودۆخی ئەم خێزانە ئاوان هیچیان نەکردووە لێکۆڵنەوە ئەکەن ئێوە لەگەڵ ئەو لایەنانە؟ بەڵێ قوربان ئەوە وەزارەتێکی تایبەتمەند هەیە وەزارەتێ بۆ کاروباری کۆمەڵایەتی بە دواداچوونی ئێمە ئەوەیە ئیلزامێکین لەسەر ئەو بەڕێبەراتی کە هەمانە بە دواداچوون بکە بۆ ئەوانە بۆ چاککردنی شوێنەکەن بەڵام وەکو لە ڕووی دەرونیەوە ئەوە نازانم ئیترەوە ئێمە نەخۆشخانەیەکی دەرونیشمان بۆ کراوەتەوە لە شۆڕش لە ناحی شۆڕشە لە ناو چەمچەماڵە تا ئێستا ستافی بۆ دانراوە ئێمە بەرنامەمان ئەوەیە ئەو خەڵکانە. کاک تارق پێم وابێت تێنەگەیشتی لە پرسیارەکەم تێنەگەیشت ئێمە بەو شێوەیە دەکەین بۆ تا ئێستا ئەو لایەنانی کە جەنابەت باسییان دەکەی لایەنی پەیوەندیدارۆک و چاودێری کۆمەڵاتی ئەوانە بۆ هیچیان بۆ نەکردوون وە کێ بەرپرسە ئێوە لێکۆڵینەوە لەگەڵ کێ دەکەن بۆ ئەوەی کە ئاگاتان لە ژیانی خێزانێکی ئاوان نەبووە تا ئێستا بۆ هیچیان لەگەڵ نەکردوون ئەوان وەکو ئەو هیچی باسەکەی هیچ چییە مەسەن تۆ جێگەی بۆ مەبەستم ئەوەیە منداڵێک لە خێزانێکی ئاوایە ئەژی وە خۆتەڵی سەرەتی هەموو چەمچەماڵیان لە دەستا بێ ناتوانن مامەڵی پێوە بکەن کەواتە چۆن ڕێگەیان پێدراوە کێ ڕێگەی پێداون بۆ تا ئێستا زانیاری نەگەشتووە بەو لایەنی پەیوەندیدارە و بۆ نەگەشتووە بە ئێوە؟ قوربان ئێمە تەنها ئەو زانیاریمان تەنها ئەو خێزانە نییە بەو شێوەن ئەو بیستماڵی کە لەوێن زۆربەیان بەو شێوەیە ئەژین لە ڕووی نەفسیەوە هیلاکن چاودێری کۆمەڵایەتی موچەی بۆ بڕیونەتەوە و هاوکاریشیانەکە لە ڕووی بەڵام منداڵ بەخێوەکەن کاک تارق منداڵ بەخێوەکەن ئەمە شتێکی تازە بووە کە منداڵ بەخێوەکەن ئەمەی وەکو باسە نازانم ئێمە هەندێک زانیاری هەیە بەڕاستی من ناتوانم لەسەر شاشەی تەلەڤیزیۆن بە جەنابتی بڵێم بەڵام ئەتوانن پەیامنێتان هەیە حەقایقەکان بزانن لە شوێنی خۆی. کاک تارق دوا پرسیارم زۆر بە کورتی ئێوە ئەو زانیاریانەی کە هەتانە ئێستا کەی دەیخەنە ڕۆ بۆ ڕاگەیەندەکان زانیاری پزیشکی کە ئەم دوو کەسە ئاوان هەروەها زانیاریەکانی تر کە ئەو منداڵە بە نەخۆشی گیانی دەستداوە خۆتەڵی زانیاریەکان چەند لایەنێکن ئێوە ئەتوان بچن لە تەندروستی چەمچەماڵ بپرسن ئەمە لە ڕوویەکەوە ئەو خەڵکانەی کە قسەیان کردووە کە ئێستاکە پاشگەز بوونەتەوە لە قسەکانیان و هەروەها ئەو دەستگای سەمەنی کە لە مانگی نۆوە تاکو ئێستاکە سێ جار نەو دراوە بە خەڵکی چەمچەماڵ نازانم خەڵکانێک لە دوورەوە قساکەن تا بە چەمچەماڵشا تێپەڕن تەماشای ناکەن سێ جار نەو دراوە بە چەمچەماڵ لە مانگی نۆوە ئێمە یعنی حکوومەت بە کەمتەرخەم نابینم لەوەی کە خزمەتی ئەو خێزانەمان کردووە بەڵام ئەوەیە ئەو خێزانە کە مناڵان هێناوە ئەوە چۆن معالەجاکرێ بەڕاستی تاکو ئێستاکە ئەوە کێشێ ئەوە مۆزوعێکە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەتوانێت عیلاجی ئەوە بکات خەڵکی پسپۆڕی هەبێ لەو مەجالەیە. بەڵێ دووبارە سپاس بۆ کاک تارق ڕەشید کە قایمقامی قەزای چەمچەماڵە. بەڵێ بەڕێزان دوا پەیوەندیمان کاک هاوڕێمان لەگەڵدایە. سڵاو لەبێ کاک هاوڕێ فەرموو. ئەم کاتە زاش کاک شۆنجان زۆر سپاس دەکەم. دەستخۆشی لێکم بۆ تەوەرەکە بەڕاستی تەوەرێکی باش هەڵبژار لەم کاتەیە سپاس. زۆر سپاس دەکەم کاک هاوڕێ. بەڕاستی کاک شوان من یەک پێشنیارێکم هەیە بەڕاستی پێویستە لەم کاتەیە خەڵکی وشیار بێتەوە چیجا لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بێت چیجا لە هەڵبژاردننی کە پێشوەخت دێتەوە ڕێگامان بەڕاستی خەڵک چیتر دەسەڵات دەنگ بەم دەسەڵاتە گەندەڵە نەدا لەبەرەوەی شایانی ئەوە نییە کە تۆ دەنگی خۆت بە فیڕۆ بدەیت لەبەرەوەی چەندین ڕوودا و کارەساتی دەو جۆرە ئەبینی بەڕاستی مای نیگەرانیە بەڕاستی مای شەرمەزارێ بۆ هەموو دەسەڵات بە تایبەتی بەرپرسانی شاری چەمچەماڵ
حق هەڵوێستێ وەرگن لەو ڕووداوە یعنی تاکەی ئەمە ڕووداوێک نیە و جوان نیە و زیان نیە و بە تایبەتیش چ جادیادەی خۆکوشتن و کوشتنی لە شاری چەمچەماڵە بە زۆر باشی بڵاوە هیچ چارەسەرێک و هیچ بەرپرسێک نییە کە لەم دیاردەیە بکۆڵێتەوە و ڕێگە چارێکی بۆدانێت. بەڵێ زۆر سپاس بۆ پێێنەکە سپاس بۆ کاکاوڕێ بەڵێ زۆر سپاس. بەڵام زەندیارە ئەمە زانیاریەکانە کە خستمە ڕوو دوێنێ بەهۆی ئەوەی کە پزیشکێک وەکو پزیشکی خۆی ناساندە بوو کە وەک کاک تاریخ کە قایمقامی قەزای چەمچەماڵە دەڵێت ئەوە معاون طبی بوو و پزیشک نەبوو ئەو دەڵێت بەهۆی سەرماوە بوو هەروەها باسی لە پشکنینی پزیشکی کرد بەڵام لە بەرامبەردا دیارە کاک تاریخ دەڵێت منداڵەکە نەخۆش بووە و دەڵێت بەڵگە هەیە لەسەرەوەی کە نەخۆش بووە و بەهۆی نەخۆشیەوە گیانی دەستداوە. ئەمە لە کاتێکدا کە وەک خۆی ئەڵێت کاک تاریخ دەڵێت بەڵگە هەیە لەسەر ئەوەی کە ئەم خێزانە نەخۆشی دەرونیان هەیە وە خۆی ئەڵێت و زانێرەکانی تریش بەو شێوەیە نین. هیوادارم بە دوواداچوونی زیاتر بکرێت و بێگومان چاڕوانی زانیاری زیاتر بن لە کەناڵەکەی خۆتان هێنارتی. هەرشاد و بەختەوەر بن بەڕێزان.